لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحیم. هفته یکشنبه هاتنە کەم دکتۆر دلێری منی عەمەلیات کردو. چیسە ئاوێکم لەسەر جەرجی بوو من دەری ناو ئەلعانەشم باشە ئەلحەمدوللا منکەش باشترم. فترێک بوو ئینە ساخ لە ماڵێ شەوەی تاتاتنێ زێدەی نایکرد هەر لە کورتیەدا ئازاری هەبوو لە زک و پشت و ئەمەش هەستان برماوەکرێ گوتین کلیانە چۆمە نەک دکتۆرێکی کلیا گوتی وەڵا ئەوە هیچ مشکلەی لە کلیان نییە گوتی چیسە ئاوەکی لەسەر جەرجی هەیە ئەمەش هەستان هاتینە هەولێرێ نەک دکتۆر دلێر بڕیاریدا یەکشەمێ عەمەلیات بکە. ئەلحەمدوللا عەمەلیاتێکە زۆر باش لە بۆی کرد ئەلعان وەزعی زۆری باشە عەلە ئەساس حەسرێ بچینە ماڵێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی